بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسولنا وحبيبنا وقائدنا وشفيعنا وقرة أعيننا محمد صلى الله عليه وسلم. ئازیزان خۆشەویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆم بە خۆشحاڵە زانم لەم کورتە ڤیددیۆ کورتە پەیامەدا دەمەوێت بێمە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و ساتێک تێڕەمان بکەین لەم ساڵەی کە لە تەمەنمان ڕۆشت. ئەمڕۆ 1/1/2023 و تا ساڵێکی تر لە تەمەنی ئێمە ڕۆشت و ساڵێکی تر سەرەتای ساڵێکی تری ژیانمان دەست پێ دەکات و نازانین ئێمە لە چ کاتێک و لە چه ساتێکە لەم ساڵەیە وەفاتەکەین یان لەم ساڵەیە درێژە بە ژیانە دەین و جارێکی تر 1/1/2024 دەبینینەوە یان نا. بۆیە دەمێ ئەوەتان پێ بڵێم خۆشەویستان، دوو ئاەت هەیە لە قورئانی پیرۆزە حەقە هەموو ئینسانێک، هەموو کەسێک ئەم دوو ئاەتە بە بەردەوام لە زاکیرەیە بێت، بە بەردەوام بیری لێ بکاتەوە، بە بەردەوام تەئەمولی تا بکات. ئاەتی یەکەمیان ئەوەیە خوای پەروەردگار جارێ خوای گەورە مسەخەری کردووی لە دنیا، هەرچی ئەەکەی بکە، باش ئەکێڵی، چاک ئەەکەی، خراپە ئەەکەی، ڕەحم لە خەڵگەکەی، سۆزت هەیە بەرامبەر بە خەڵک، دڵسۆزیت هەیە، لێبوردەیت هەیە، هەمووی هەوەی ئەتوانی بیکە لە دنیا. و هەروە خوا نەخواستە ئەگەر خراپەش بکەی حەچیەک ئەتوانی بیکەی، بەڵام ئینسان نابێ بیکە. بۆ لەبەرەی خوای پەروەردگار دەفەرمێ وەما کانە ڕەبوکە نەسیە، خوای گەورە هیچ شتێکی بیر ناچێت. ئەمە ئاگدار بین لێ، ئەمە بەردەوام لە بیرت بێ کاتێ دەست بۆ خراپەیەگە بی، کاتێ شتێک خراپ ئەەکەی وەما کانە ڕەبوکە نەسیە. ئەمڕۆکە 1/1/2023 بیکە بە بەرنامە بۆ خۆت، حتاوەکو ساڵەکە تەواوەکەی، هەتاوەکو ژیانت تەواو بێ. وەما کانە ڕەبوکە نەسیە، هەرچیەک تۆ ئەیکەی، هەرچیە تۆ بیری لێکەیتەوە، هەرچیەک تۆ ئەیکەی خوای پەروەردگار بە هیچ شوێ لە بیری ناچێت. و ئاگداریش بە خۆشەویستان بەڕێزان، کاتێک کە خراپەیەک ئەەکەی دڵی کەسێک خۆشەکەی، کاتێک کە تاوانێک ئەەکەی دڵی کەسێکی پێڕازیەکەی، کاتێک کە گەندەڵیەک یان خراپەکاریەک ئەەکەی وا ئەزانی مرتاحی وجدانیەکت بۆ دروست بووە، یان سەرۆتێکت دەستکەوتووە، یان پارە و ملک و ماڵێکت دەستکەوتووە، یان منداڵەکانت لە خۆت ڕازی کردووە، یان خێزانەکەت لە خۆت ڕازی کردووە، بیرت نەچێ ئاەتی دووهەم ئەوەیەکە هەر هەموو ئەمانەی کەوتم لە بەهۆی خراپەکاریوە بۆ دڵخۆشی خۆتە، یان کە سوکاتە یا منداڵەکانتە، یان ئەو کەسەیە کە بۆی کە دڵی پێخۆشکات ئیشەکانت، بیرت نەچێ بە ڕێزان لە ڕۆژی قیامەتە ئینسان لە بەردەم خوای پەروەردگارە چۆن ڕائەگیرێ. هیچ یەکێک لەمانەی کە من باسم کرد کەوتم تۆ ئەتوانی لەگەڵ لەبەر ئەمانە، تۆ توانی لەبەر ئەمانە دڵخۆشبی یان لەبەر ئەمانە ئەم خراپەکاریە بکەی لە دنیا. وای گەورە ئەفەرمێوە كلهم آتيه يوم القيامة فردا. تاک بە تاکی ئێمە لە بەردەم خوای تەبارەک وتەعالایە ڕائەوەستین بە تەنها، هیچ کەسێک نایە لەگەڵ تا ڕاوەستێت، نەکە سوپارت، نەخێزانت، نەهات و چۆت، نەکە هیچ کەسێک. وكلهم آتيه يوم القيامة فردا. ئاگاد لە خۆت بێ، وا ساڵی 2022 ڕۆشت، ئەو مو دنیا کۆبکەرەوە، حەچی سەر ئەرز هەیە کۆکەرەوە ناتوانێتەوە بگەڕێنێتەوە بۆ 12/12/2022 کۆتایی پێهات نەما ڕۆشت. بەڵام خراپەکانت تۆمار کراون، چاکەکانیشت تۆمار کراون. خراپەکانت خوای پەروەردگار یا ئاگاد لە خۆت نەبێت و خوای پەروەردگار نەتخاتە ژێر سیفەتەکانی عەفو لەگەڵ غەفورە، خوای پەروەردگار خراپەکانت لە ڕۆژی قیامەتە دێنێتەوە پێش و دەڵێ ها فڵانی کوڕی فڵان ئەم خراپانت کردووە لە دنیا. و هەروەها هەرچیاکەیەکت کردبێ لە ساڵی 2022 بەڕاستی هی ئەوەیە شانازی پێوە بکەی، هی ئەوەی پێی دڵخۆشبی کە لە ڕۆژی قیامەتە هەمووی دێنەوە بەردەستت، پاداش ئەدرێیتەوە بە بەهەشتی نەبڕاوی خوای پەروەردگار. بیرتان نەچێ خۆشەویستان، بە هەمومان پێکەوە هەوڵ بین و داوا بکەین لە ژێر سیفەتی غەفوری خوای پەروەردگارە بین، یان لە ژێر سیفەتی عەفوی خوای پەروەردگارە بین. ئەزانی غەفور چییە؟ سیفەتی غەفوری خوای پەروەردگار چییە؟ ئەوەیە کە کاتێک تاوانێکت کردووە خوای پەروەردگار تاوانەکەت پێ دەڵێ لە ڕۆژی قیامەتە بۆ مەرجەی نەچیتەوە سەری، لە ئەمڕۆ تۆبە بکە مەچۆرە سەر تاوانەکەت، ساڵەکە کۆتایی پێهات ئیتر مەچۆرە سەری لە ساڵی 2020 دووبارەی مەکەرەوە. لە یا خوای پەروەردگار پێتە فەرمێت تۆ فڵانە خراپەت کردو، فڵانە خراپەت کردو، فڵانە خراپەت کردووە، بەڵام خوای گەورە پێتە فەرمێ من لە دنیاە سترم کردی، ئەوە لە قیامەتیشا سترم کردی و باسی ناکەم. الله ئەکبەر لەم گەورەیە کە دێتە ڕێی خوای ئینسانی مسڵمان.
لەگەڵ ئەوەشدا لە سیفەتەکەی ترە بەڕاستی عەفوە ئەوەیە کە خۆی پەروەردگار بەو مەرجەی ئینسانێکی باش و چاک بی، بەو مەرجەی مؤمین بی، موسلیم بی، بەردەوام لە خزمەتی خوایە بی، گەنجێتی لە خزمەتی خوایە بێ، پیری لە خزمەتی خوایە بێ، مناڵی لە خزمەتی خوایە بێ و هەروەها درێژە پێدەری ڕێبازی ئیسلام بیت، لەویا سیرکە نە لە کتابە گوناهەکەت دەمینێ، نە لە ناو سجللا گوناه دەمینێ، نە لای مەلایکەت گوناه دەمینێ، نە لە لای خۆت گوناه دەمینێت، تەنانەت دەبیری خۆشیش نامێنێ، خی پەروەردگار لە گوناهەکەت خۆشە دێ. بۆیە ئێمە هەمومان پێکەوە بە دڵخۆش بین بە عیبادەتەکانمان کە یەکەین بۆ خی پەروەردگار ئەم سەرەتای ساڵی 2023 کە دێ هەوڵ بین باشترین، چاکترین، جوانترین، پاکترین عیبادەت بکەین بۆ خی پەروەردگار، بۆی خی پەروەردگار لێمان خۆش بێ، بۆی کەسێکی ئاسایی بژین، چونکە ئێمە خی پەروەردگار هێناوینێتێ بوون بۆ نهاتوین خەریکی تاوانکردن بین، بۆ هاتوین مەردانە بژین، پاکانە بژین، چاکانە بژین. ئێمە هەمومان سپاس بۆ خی پەروەردگار بە تایبەت ئەوانەمان کە لە وڵاتی بەریتانیا بە تایبەت ئەوانەمان کە لە ئەوروپا دەژین هەوڵ بین کە شوناسی ئاینی خۆمان و شوناسی کوردەواری خۆمان بپارێزین، ڕێگە نەدەین هیچ خراپەیەکی ئەم وڵاتە تەسیرمان لێ بکە و هەموو جوانەکانی ئەم وڵاتە بکەینە بەرنامەی ژیانی خۆمان و لە ژیانی ڕۆژانی خۆمانە بەکاریان بێنین. ومێ دەکەم ئینشاءالله هەمومان پێکەوە ساڵێکی خۆش، ساڵێکی ئارام، ساڵێکی پڕ لە محبەت، پڕ لە سۆز و پڕ لە خۆشەویستی و پڕ لە لێبوردەی پێکەوە بەسەر بەرین و هەمومان دڵخۆش بین بە یەکەوە ڕەوەندێکی کوردی لە هەموو بەریتانیا و لە هەموو ئەوروپا دروست بکەین و هەمومان پێکەوە دڵخۆش بین، پاک بژین و چاک بژین و جوان بژین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. کەناڵی BK4 لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4